بنسبة حديقة كمان هو جوانتين حديقي شاري هەڵەبجێ ئەمە سەرپەرشتی ئەم حەدیقەیە و ئەم مزگەوتەمە ئەم مامۆستای جەمالی بەڕێز سەرپەرشتی ئەکات و ئەو خزمەتی ئەم مزگەوت و ئەم حەدیقەی کردووە. ئێمە وەکو ئەهلی گەڕەک و خەڵکی گەڕەک سوپاسی مامۆستا جەمالەکەین و دەستخۆشیشی لێەکەین و پێخۆشحاڵین کە نمونەی زیاتر بێت و زۆر سوپاسی یەکەین. وڵایی دیمەنێکی جوانە بۆ هەم بۆ مزگەوت و هەم بۆ گەڕەک و هەم بۆ شارەکە و بۆ منتیقەکەش. ئێمە ینی زۆر دڵمان ئەکرێتەوە بەم حەدیقەیە لەگەڵ ئەهلی گەڕەکە. ئەم مزگەوتە تقریبان نزیکەی 9 ساڵێکە دروستمان کردو الحەمدولله. لەو کاتەوە من هەچی نەمامە لێرە خۆم ناشتومە. ئەوەیش هۆکارەکەی ئەوەیە من پێم وایە هەمیشە دەمێ ماڵەکانی خودای گەورە لە ماڵەکانی خۆمان جوانتر و ڕازاوەتر بن. بە هەوڵ و ماندووبوونی خۆم یعنی ئەم درەختانە کە ئەبینن هەمووی خۆم ناومە و خۆم ئاویانە دێرم و خۆشم خزمەتیانەکەم و لەگەڵ هاوکاری ئەهلی مزگەوت و بەتایبەت گەنجە بەڕێزەکان الحەمدولله. گرنگە بەڕاستی هەموو مزگەوتێک ئەگەر بکرێ و باخچێکی وای هەبێت بە پێی توانە سەوزایی لە ناو مزگەوتەکە هەبێت. خی گەورە کاتێ باسی بەهەشتەکە باسی ئاو تافگە و ڕووبار و باخ و درەخت و میوەهاتەکە یعنی جوانی بەهەش لەمایە لە هەر شوێنێکدار و درەخە بوو دڵەکان کەمەرکێشەکە باسی جوانی ئەو شوێنە دەکات. گرنگە بەڕاستی